بەڵێ زیکر و یادی خوای پەروەردگار زۆر سوودی بۆ ئینسان هەن و کاریگەری بۆ ئینسان هەیە. یەکەم لەوانە ئەو کەسە دەپارێزێت لە زۆربەی نەخۆشیە عەقڵیەکان و لە زۆربەی نەخۆشیە دەرونیەکان کە بەهۆی نەخۆشی دەرونیشەوە ئینسان تووشی نەخۆشی جەستەیی دەبێت بەڕێزان. بەهۆی زیکر و یادی خوای پەروەردگارەوە ئینسان پارێزراو دەبێت لە زۆربەی نەخۆشی عەقڵی و دەرونی و هەروەها جەستەییەکانیش. و هەروەها دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەبێت و فشاری خوێن لەسەر ئینسان کەم دەکاتەوە و مرۆڤ لە تووڕەبوون و عەسەبیاتی زۆر دەپارێزێت. ئینسان ئارام و پش و درێژ و هێمن دەکات و هەروەها ئیرادەی ئینسان بەهۆی زیکر و یادی خوای پەروەردگارەوە بەهێز دەبێت بەڕێزان. بۆیە زیکر و یادی خوای پەروەردگار یەکێک لە سوودەکانی ئەوەیە کە زاکیرەی ئینسان بەهێز دەکات. بۆیە ئێستا لە توێژینەوە زانستیەکاندا ئەوە سەلماوە ئەو کەسانەی کە دەیانەوێت زاکیرەیان بەهێز بێت لەبەرکردنیان بەهێز بێت با قورئانی پیرۆز لەبەر بکەن بەهۆی قورئانەوە زاکیرەیان بەهێز دەبێت. ئەمە کاریگەری زیکری یادی خوای گەورەیە بەڕێزان کە قورئان گەورەترین زیکرە. زانایانی بواری زانستی پێمان دەڵێن لەبەرکردنی قورئان و خوێندنی قورئان زاکیرە و خانەکانی مێشکی ئینسان زیاد دەکات و بەهێزی دەکات.